خزمەتی شکۆینی نیشتیمان چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تیمەکانی بانگەشەی لیستی 104یش ڕۆژ بە ڕۆژ گەرم و گورتر دەبن لە هەڵواستنی پۆستەر و لافیتەکانی لیستەکە و کاندیدەکانی. لەم چوارچێوێژدا ئەنجومەنی سەفینی کۆمەڵی ئیسلامی هەڵمەتێکی فراوانی بۆ پرتەقاڵی پۆشکردنی بناری سەفین و دۆڵی سماقوڵی و ناوچەی خۆشناوەتی ئەنجامدا. ئێمە وەکو ئەنجومەنی سەفین لە مەڵبەندی 11 دەوروبەری هەولێر ئەم شەو هەستاوین بەلێدان و هەڵواستنی فلێکس و پۆستەراتی لیستی 104ی کۆمەڵی ئیسلامی و کاندیدە بەڕێزەکانی بۆ ئەوەی بە هەمومان بەدەستە جەمعی کارێک بکەین لەم هەڵبژاردنەدا دەنگێکی زۆر و باش بۆ کۆمەڵی ئیسلامی مسۆگەر بکەین. لیستی 104ی کۆمەڵی ئیسلامی لیستێکە، لیستی دادگەری، لیستی دەستپاچی، لیستی هەڵوێست و مەردایەتی، لیستێکە لە خراپترین حاڵەتدا هەر هیچ نەبی خیانەت لە میلەتەکەی ناکات. تاقە لیستێک کە بتوانانی تەواوی مافەکانیمان دەستەبەر بکە لیست 104 بۆیە دووبارە دەڵێن بەڵێ بۆ لیست 104. بۆیە دەنگ دەدەین بە کۆمەڵی ئیسلامی چونکە شوێنکەوتوی ڕێبازی قورئان و سونەتە وەخب لە بۆ خزمەتی دین و ژین. بەو شەوە هاتوین بۆ ئەوەی کاندیدەکانمان لیستەکەمان بناسیین بە خەڵکی کوردستان. ئەم لیستەی کە پڕە لە جوانی، پڕە لە مەردایەتی، پڕە لە هەڵوێست، پڕە لە بوێری و دیفاع لە مەزلومان دەکاتن، مەزلومان سەردەخاتن و دەستی زاڵمان دەگرێت کە ستەم دەکەن. گەشەسەندنی کۆمەڵ ترسی خستۆتە دڵی ناحەزانی، بۆیە دەیانوێت لە ڕێگەی شێواندن و دڕاندن و لێکردنەوەی پۆستەر و لافیتەکانی لیستی 104 و کاندیدەکانی بەرد لە سەرکەوتنەکانی کۆمەڵ بگرن. بەڵام ئەندامانی کۆمەڵ ڕای دەگەێنن کۆمەڵ بەو کارانەی ناوەستێت لە ڕێگای سەرکەوتن، بەڵکو سوورتر دەبێت لە گەیشتن بە لووتکە. ترسی ویان هەیە کە کۆمەڵی ئیسلامی دەسەڵاتی زیاتری هەبێ، ئەندامی زیاتری هەبێ، بتوانێت زیاتر مەلەفیوان هەڵبداتەوە و ڕوڕەشیان کا لە دنیا و لە قیامەت. کۆمەڵی ئیسلامی لە کوردستان بەرەو فراوانبوون دەڕواتن، خەڵکانی تکە چیان بۆ کۆمەڵی ئیسلامی هەڵ نایەتن، بۆیە پۆستەرەکانی دەدڕێن و دەیانەوێ لە کۆمەڵی ئیسلامی دەن بەو شێوانە. قوتابی ئەو مامۆستا مەردەین و قوتابی ئەو وەزیرە سەرکەوتوانین کە بەڕاستی کە ئێمەیان پەروەردە کردووە و لە دەستدانی ئەوان نابێتە ئەوەی کەوا بڵێن پیاوی مەرد نامینە و یاخود وەزیری سەرکەوتو نامینە. ئێمە قوتابی ئەو کەسانن چەندەها قوتابی و چەندەها پیاوی مەردی کە و چەندەها وەزیری سەرکەوتوکەمان هەیە کەوا بیان نێرینە پەرلەمان و بیان نێرینە وەزیرەکان و بیان وەزارەتەکان و ناوپەرلەمانەکان کەوا جێ شانازینە. کاندیدی ژمارە 4یش لە لیستی 104 لە بازنەی هەولێر ڕای دەگەێنێت. کۆمەڵ لە هەڵبژاردننی ئەمجارە بە پشتیوانی خوا و خەڵک مفاجئات تۆمار دەکات و دڵی ناحەزانی دەتەقێنێت. وەکو هەمیشەش دژی ستەم دەوەستینەوە. وەکو کاندیدانی لیستی 104 سەربەرزین لە نێو خەڵکە و خەڵک پێشوازی گەرمان لێ دەکەن و پێم وایە ئەمجارە کۆمەڵی ئیسلامی دەنگەکانی ڕوور لە هەڵکشانە و مفاجئەی دەینی ئینشاءالله. بۆی بەردەوام لە بەرەی خەڵک بوونی لە سەرەتای دامەزراندنەوە تا ئێستا کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوانی و گەشەسەندنەوە دەچێت. لە هەموو هەڵبژاردنێک دەنگدەری زیاتر متمانە بە کۆمەڵ دەدەن. چاوەڕوانیش دەکرێت لەو هەڵبژاردنەدا بۆی هەڵوێستە نەگۆڕەکانی کۆمەڵ کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا نواندبووی. ژمارەی کورسیەکانی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 3 کورسیەوە بەرز بێتەوە بۆ زیاتر. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم دەربەندی گۆمەسپان.